ڕۆژگارێک لەم گۆڕەپانەدا لە سنتەری شاری هەولێر ئەم گۆڕەپانە جمەی لێداهات لە خەڵکی خۆمانە و خەڵکی بیانە و تەنانەت گەشتیاریش. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک دەبینین ئەم گۆڕەپانە ئێستا لە خەڵک چۆڵ بووە. ڕۆژ بە ڕۆژ کۆرۆنا لە نێو خەڵک بڵاو دەبێتەوە و ڕێژەی توشبوانیش زێدە دەبێت. وەزارەتی ناوخۆ هەفدە ڕێنمایی و بڕیاری دەرکردووە سەبارەت بەوەی ڕێگە بگرێت لە تەشەنەکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەرێ بەڕاست کۆرۆنا چ گۆڕانکاریەکی لە ژیانی کۆمەلگا دروست کردووە، لە ژیانی تاکەکان لە نێو کۆمەلگا دروست کردووە. ئەو ڕێنمایی و بڕیارانەی وەزارەتی ناوخۆ کە دەری دەکات چەندە وا دەکات ڕێگری بکرێت لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی. ئایا ئەم بڕیارانە وا دەکات کۆرۆنا ڕابگرێت یان خودپارێزی و خۆپارێزی تاکە چارەسەر؟ تۆ ئاگاداری ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ بووی؟ باشە، چیت لێ خوێندەوە؟ چۆنە؟ باش لایەگەت خۆپارێزی باشە، ئیشەش چاکە. ئێستا خەڵکێک خۆی دەپارێزی؟ بەڵێ بە دنیای هەموو کەس دەمامچی دەبەستی. هەموو کەس چەند دەبین لە بازار دەبەستن. هەموو کەس بەڵام ئێستا زمانە تازە دانیشتون. یەک لە ڕێنماییەکان دەڵێ دەبێت کە هەر کەسێک بستە شوێنی گشتی پێویستە دەمام بەستی. بەڵێ ئەمە ڕێنمایەکی باشە؟ بەڵێ زۆریش بە تاکید. پێشتر پێت وا بۆ هۆکارێک بێتن کە خەڵکێک تووشی ببێ کە دەمامک نابەست. بەڵێ هۆکارە دەماگ نەبەستی هۆکارە تووش نەخۆش لێبێ. باشە، تۆ سەبارەت بە دەمامک چ دەڵێت؟ خەڵکێک هەیە نایبەستێ. بەخوای پێم باشە هەموو کەس بیبەستی. هەموو کەس بیبەست. ئارێ وەڵا. هەر بۆ ئێمە وا دەڵێیان بۆ خۆشت نانا بۆ خۆشمەوە دەڵێم. لەبەر چییان ئێستا پێت وایە؟ تۆ ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆت بینی؟ ناوەڵە نەمبینیوە. جێبیستی نەبووی؟ جێبیستی بوویمە بەس نەمبینیوە خۆم. یانی نەتخوێنتەوە؟ ناوەڵە نەمخوێنەوە. باشە، یەک لە ڕێنمایەکان باسدەوە دەکات دەڵێ هەر کەسێک بستە شوێنی گشتی پێویستە دەمام ببەستێ. پێم باشە هەموو کەس دەمام ببەست. بەڵام خەڵکێک دەبینم پابە نییە فەرمە و گەنجانە 4 گەنج ئێستا لە بەردەمی ئێمە کەسی نەیبەستاوە. خۆ بۆ خۆی زەرەر دەکا. بۆ خۆی دەی بابزان بۆ نەیان بەستاوە کاکە ماندوو نەبن دەمام کرد نەبەستاوە. بەڵێ بۆ ڕاهیتر بڵێن بۆ دەماغ ماسە بەخۆی ئێستا بڵێن نەخۆشیەکە نیە ڕاستە نەخۆشیەکە هەیە بەڵام بەو شێوێنی کاری یعنی بەو شێوەی ئەو خەڵکە وەریگرتو خەڵکەکە نیوەی باجدی وەریگرتو نیوەی یعنی ڕۆژانە 10 کەس 15 کەس دەمری هیچتا پێدوانی مەترسی بێ؟ نانا من ناڵێم ئەم خو نەخۆشیم مەترسی نیە. ئێستا بۆ دەمامک نابەستی؟ بەڕاستی من خۆم باشە بەستم بەڵام خەڵکێکی وەکو تۆ هاوشێوەی تۆ پابند نییە دەمامک نابەستێ. یعنی ئەوە وا ناکە حکوومەت ناچار بێ لە ئاخیری کەرنتینە ڕابگەینی قەدەغی هاتچۆڕ بۆ ئێستا تەسیرێک دەکات تۆ دەمامکێک بەستی بەڕای قسەکە جوانە من هاوڕای قسەدەم قسەکەش لێ دەکڕم پرسیارەی زۆر گرنگە و پرسیارە ئەوە لە بۆ هەموو کۆمەلگیان نەگە هەر لە بۆ تاکە چوەچی من بەس من باسی تۆ دەکەم بۆ نەبەستاوە من تەرکیز لەسەر قسەکە تو دەکەم. خۆی من بڵێم نای بەستم نا ئای بەستم بۆ زۆر شوێن هەیە بەستم بەڵام ئەمڕۆ بۆ ینی تۆزێک بەپەلا هاتم کەوای زەرورە بیبەستی. باشە هەندێک کەس گوێ نادەنە بە بەستانی دەمام. ئەوانەی نابەستن زەرمەندن سەریان لەمە شێوان دێ سەریان لە خۆشیان شێواندێن نیوەی خەرکەکان نیوەی مشتەماع نیوەی لەگەر دەمام چێ نیوەش لەگەر نییە ئەو نیوەی لەگەر نییە قڕیان بەسەری مەش کردیە یعنی ئەوان ویان کردێ کەرەنتین و بێ ئیش و بێکار لە بازاری زۆربی ئەگەر هەموو عالم دەمام و دەشێشەی جوان لە دەستکەوەەوە ئەمن دەشێشم لە دەست نییە بەست بە پێی پێویستی خۆی هەموو لە ئاگامان لە خۆبی چەندی ئاگامان لە خۆبی کمە زۆر خەتا 16 ڕێنمایی دەرکی وەزارەتی ناوخۆ دەڵێ مەلوانگەکان پێشتر داخرابوون دەبێ بە داخراوی ببینێنەوە چایخانەکان چوزام کۆمەڵێک شوێن ڕێستورانەکان دەبێ بە دلیڤەری ینی نابی خەڵک خواردنی تێدا زۆر دەستخۆشیانی دەکەم ئیشەکی چەندی بری باشە ئەرە وەڵی چەندی ئاگامان لە خۆبی هێشتان کەمە لەبەروەی ئەمن نەفەری نێزیی شخصی خۆم مردیە ئارێ بەخوای هەر بەرە لەگە من تەمسیلی دەکرد نێزیی خۆم مرد ئێستا مێردی پلکم لە وەزعی زۆر خراپدا هیوادارم لەو کەناڵەیەوە عالم هەمووی بە جوانترین شێوە خۆی لەبەروەی وەزعەکە خراپە زۆر کار لە کار چیتە دەر پێم بڵێت تۆوەکو کاسب کارێک ڕۆژانە ڕێژەی توژبن زیاد دەبی هۆکارەکە چیە بەڕای؟ هۆکارەکە کەم تەرخەمی خەڵکە خەڵک ئیتیمامی پێ نەدەدا خەڵک بڕوای بە شتەکە نەبوو وای لێ هات ئێستا خەلەل لە خۆمان خەلەل لە خۆمانە بڵێ ئەرێ وڵا خەڵک پێت دەوت کاکە کەمامە ببەستە
قەشمەری بەشتەکەدات ئەوت درۆیە دوو حکومت ڕاست ناکە ئێستا کەش ڕۆژ بە ڕۆژتەکە زیاد دەکە تازە بە تازە خەڵکەکە دەوێت بێتە سەرە و قەنەعاتێک کەشتەکە بند بووە خەڵک لە ئەوە لە دوێنێەوە من کە مامەش دەفرۆشین لە دوونێەوە خەڵک زۆر ئیتیمان پێ بازاری کەمامە باش بووە باش بووە بەڵێ لەبەرەوەی خەڵک ئەو چەند ئێستا کەمامەیە ئەمە بە 4000 کارتۆنی چەند 4000 بە 4000 بەڵێ کەوایە خەڵکێک دەڵێ من فەقیرم پێم ناکڕێ ینی دانەیەک چەند ڕادەوەستێ لەوەی 50 دینار 50 دینار کەوایە هەر کەسێک مشکلەی خەڵک لە پارە نییە کە نەیکڕێ بافەقی نەیبەستێ بەس لە 190 خەڵک نەیدەبەستێ باشە یەک دەقە توخوا ئەمە کەمامەیە کە دەمام کێکە بەشێک من لەگەڵ ئەو کەسانەی کە وتوێشم کردووە دیدارم لەگەڵ کردوون دەڵێن کاکە کەمامە گرانە پێمان ناکڕێ بۆیە دەمامک نابەستین بەڵام ئەوە فرۆشیارە لەسەر شەقامی باتە لە نێو سنتەری شاری ئەولێر دەڵێ 50 دینار ڕادەوەستێت نەک 250 دینار 50 دینار دەوەستێت یعنی 250 دینار پێنج دانە لەوە شەرزانتر لەوە شەرزانتر کارتۆنی بە 2000 کەوایە ئێوە لێرکوانە هەر کەسێک گەر برێ دەمامە کارتۆنەکە گرانە ڕاست نییە نانەوانە ناش لە مەسەلە گرانی هین نییە کاکە خەڵک خۆی نەیدەبەستا یعنی بڕوای بەشتەکە نەبوو ئێستا هاتۆتە قەنەعات کە شتەکە زۆر ڕاستە و بڕوای پێێتی دەیبەستێ باشە ڕێنمایەکان دەڵێ هاتوچۆ لە نێوان پارێزگاکان نەمینێ بەێ شۆفێری تەکسی شۆفێری دیکە دەمامک ببەستێ بەڵام هەندێک خەڵکیش پابند نابێت تۆ چیان پێ دەڵێ بەخۆی بەڕێی من لەبی ڕێنمایەکان جێبەجێ بکرێتم پابندی بەس لە دوێنێ لەو ڕۆژ کاک عەدنان گوتی ئەو ڕۆ خەڵکەکە بەعام تاو پابند بووە یعنی قەنەعەتی هاتێکە کڕۆنا ئەسڵ و ئەساسی هەیە باشە ئەگەر کەرەنتینە ڕابگەیندرێت چاردە ڕۆژ لە ماڵێ بن خەڵک بێش نابێ باشتر نییە لەوەی بەڕێزێکی وەکو ئەمە دەمامکی نییە زۆر باشترە لەوەی کە خەڵک لە دەرمامکردە بەستا ئەوە قەنەعەتە ئینسانی وایە قەنەعەتی پێ باشە تۆ مەترسی بۆ خۆت نیتە ناترسی بەڵام کەسێکی بە ساڵاتچوو بە تەمەەن دەیکوژێ ڕۆژانە مردن زیاد دەبێت ترسن لەوە نیە خەڵکێک بکوژین من وەکو خۆم نا من قەنەعاتم پێێ بەڵامێتە خەڵکێکیش لەمنەوە خەڵکە توانێت خۆی لە من دوور خاتەوە ئەو خۆی لە من دوور یانی تۆ دەڵێ من نایبەستم با خەڵک بۆ خۆی ببەست بەڵام تۆ هۆز ناکەی تاوانێک ئەو پابند بێ نا بۆ تاوانە تۆ نەخۆشیێک بدەیت بە کەسێک کە تاوان نییە تاوانی دەکەم برادر لە تاوانە تۆ پێدوانی ئەمە هەڵە بێتن لەوەی هەڵێ وەنیە لە نێوان چاردە ڕۆژ کەرەنتین لە نێوان چاردە ڕۆژ کەرەنتین یان بەستانی دەمامکێک بۆ تۆ کامیان باشترە بەستانی دەمامکێک بۆ کەسێ بۆ من نە هاوڵاتی ئەم شار وڵاتەنی باشەکەەوە تۆ جیاوازیەوە لەگەڵ تۆ هەیتی یانی نابی هەمومان پابندین نابی هەمومان پابندین کەوای هەر کەسێک پابند نەبێ بەرپرسیارەتی ناگرێتە با بزانین کۆرۆنە چ گۆڕانکارێکی لە ژیانی تۆ دروست کرد لەوە تێک کۆرۆنە بڵاو بووی تۆ چ بەسەر تۆ وڵی ڤایرۆسەکی ناخۆشە ئیشکاری هەم دنیای ڕاگرتیە ینی خەڵک توش بووە ئارێ وەڵام مارە پلکم توش بوونیەوە توش بووینە زۆر خزمت کەش وڵی زۆر باش نینە ئەنی زۆر کەس کەش دەناسم توش بووە باشە تۆ ئاگاداری ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆی ئەرێ وڵ ئاگادار ئەو دەڵێت لە شوێنی گشتی دەبی دەمامک ببەستێ ئێستا ئەو شوێنە داخراوە دەمام کیشت نەبەست وڵی نەمبەستا تەنگە نەفەس دەم لە باندی نەمەستا ئەخر بەس خراپتر نییە لەوەی سبینە کۆرۆنا بچێتە لە شت زیانەکانی کۆرۆنا دەزانی ئەرێ وڵا دەزانم بەڵام جێ پێ نادێت جێ پێناوم چکە نەمان گرتیە نەتانگرت باشە تا نەیگری نایبەستی نایبەستی وەکە گوتت ئەو کار لە کارترازە اینجا باشە چیرە تۆ زەرەردا وڵی زۆر ئێستا دوکاندارم ئیش و کارمان هەموو ڕاوەستایە نانم مسافر نییە ئیش نییە کار نییە هیچ نییە باشە بەڕای تۆ چ بکرێ باشە بۆ ئەوەی ئێمە بتوانین لەگەر کۆرۆنا ڕابین چونکە ئێستا پسپۆڕان ئەوانەی لەو کەرتە کار دەکەن زانایان دەڵێن کۆرۆنا تازە لەگەڵ ژیانمان تێکەڵ بوو چی بکەین بە بۆچوونی تۆ چی بکەین باشە بۆ ئەوەی بتوانین لەگەڵ وەیە زاناکان وە دەێنرێن کە فە و دەمام کچی بەستا باش ئێستا من ئەو دەم ڕووتە کابراکەم عملەمە ئەو دەڕوتە ئەدی چ لەەوە دەی بکەم ئەدی ئێرەش ناگرێەوە یعنی تۆ بەس دەبەرەوەی ئێرە دڕوتە نایبەستی ناقەت چ بەسێ دی دەستکاری دەم چاوت مەکات کەفی دەستکا ئەدی چ لەەوە دەمەسافی بکەیت تۆ لە کۆرۆنا دەترسی ناوەڵی هەتا ئێستا نەشم بەستێ و هەر کەست توش بووە تووشش بووە تووشش بووە وایە تۆ پێت باشە خەڵک نەیبەستێت نانە با بەسی ڕێنەمای ئەو خەرێک عاقی لەسەر من نەبی
ئەمە بەڵام تۆش نابێ مەترسیەک لەسەر کەسێکی دیکە طبعا دەیلو ئەو نەی بەستێ ئەتو بەستیت ئەوە باشە کە دەبێ مەترسی لەسەر ژیانی کەسێکی دیکە یعنی ئەوە باشتر نییە خۆت بپارێزیاویش نەخیتە بالفعل تۆ دەمام کرد بەست ئەم برادرە دەڵێ من قۆڵم ڕوتەن دەمام والله ئەو دەمامەکە زۆ باشە ئەو دەمامەکە دەماوەکە بەسم باشە ئەو لە ڤایرۆس دوو دەکەوی دوور دەکەوی ئەستا تۆ یەک بخۆم برێم ئەوکە برایەکەم توش بووە لەگە براژنەکەم توش بووە لەگە داشم توش بووە سێ کەس ئەرێ وڵا سێ کەس توش بووینە سێ کەس لە باڵی ئەرێ وڵا سێ کەس توش بوونە باشە کە توش بوو حالەتیان چۆنە والله حالەتیان باش نییە دویان حالەتیان باشە بەدایکم حالەتی زۆ خراپە باشە کەسێکی وەکو ئەم برا دەڵێ دەمامک نابەستەوی تر دەڵێ پشیم تەنگ دەکا ئەمە بۆ چوونێکی ڕاستە ناوەڵە ڕاست نییە ناوەڵە چەند خودت پارێزی ئەوەندە باشترە دەکرێ ئەمە ژیانی خەڵک بخینە مەترسی پێدوانی ئەمە تاوان بی بزە تاوانە و جێ قبولش نییە بەس خەڵکەکە چۆنە بەس بە غەرامە بە غەرامە یانی تۆ ئەو ڕێنمایانەی دەرچووە کە دەڵێ دەبێت سنتەردا بخرێ نۆرینگەکاندا بخرێ و چوزانم چێشخانەکان دلیڤەری بێ کەمە هێشتاوە دەبێت ینی ئەو کەسەی دەمامک نەبەستێت تۆ لەگەڵەوەی سزا بدرێت ئەوە ئێستاکە کە ئەو عالەتی دلیڤەری لە هەولێر هەیە خاستە لە ئەو مەطعمە شعبیانەی ناو بازار شتێکی زۆر باشە بەس بەڕاستی ئەمە هەمومان نەک بەس برێنەمە خەڵکی هەولێر خەڵکی هەموو کوردستان خەڵکی هەموو عێراق ئەو ڕێنمایانە تەطبیق ناکەین لۆ فێر نەبووینە غەرامە نەکراینە پاشەوەی لژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کۆبنەوەی خۆی ئەنجامدا 16 ڕێنمایی و بڕیاری دەرکرد من پێم باشە بەشێک لە ڕێنمایەکان بخەمە ڕوو کە دەڵێ لە هەموو شوێنە گشتیەکان هاوڵاتیان دەبێت بە دەمامکەوە بچنە ژوورەوە واتە ئەو شوێنانەی کە گشتین سەقفیانەیە داخراون دەبێ هاوڵاتیان بە دەمامکەوە هاتچۆ بکەن تا ڕادەیەک من دەبینم بەشێک لە هاوڵاتیان پابەندی و ڕێنمایەن دەمامکیان هەیە بەڵام بەشێکی دیکە وەک دەبیندرێ پابند نییە دەمامک نابەستێ ئەمەش وەکو بەشێک لەوانەیە کە پابندی ڕێنمایەکە دەبنەوە بەڕاستی کۆرۆنە بە جددی وەردەگرن کە مەترسێکی گەورەیە ئەوان گلەی لەوە دەکەن خەڵکێک سەرڕای ئەوەی کە ژیانی ینی مەترسی لەسەر ژیانی خۆی نییە بەڵام مەترسیش لەبەر ئەوەی کە دەمامک نابەستێ مەترسی لەسەر ژیانی خەڵکی دیکەش دروست دەکات. یەکێک لە ڕێنمایەکان یاخود بڕیارەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنە دەڵێت خواردنگەکان دەبێت تەنیا بە دیلیڤەری کار بکەن واتە نابێت لە نێو چێشتخانە خواردن بخورێت تۆ وەکو خاوەن کەبابخانەیەک سەبارەت بەم ڕێنمایە چی دەڵێت؟ والله ئەمە حەزمان دەکرد یعنی هەر ڕۆژێک پێش دەژن یعنی قەدەغی هاتوو باە حتى مثلا جەژنیش خلاص باە پاش جەژنیش دە ڕۆژ باە لەبەر چم پێت وایە باش والله حالەتەکە باشتر دەبوو یعنی عالم نەداهاتە دەرێ قەڵەباڵغی نەدەبوو لە جەژنیش قەڵەباڵغی نەدەبوو یعنی باشتر بوو یعنی بە سەحەتێک بێش نابی خەڵکێک دەڵێ کاکە من ڕۆژانم ینی ژێوی ژیانم ڕۆژانەیە ئەگەر ئەمڕۆ کار نەکەم سبەی نان نییە قوربان بای هەندێ هەر دەبی باي عندي جين او يعني معيشه هذا الوطن يعني مثلا زيران مساعده دكا برا مساعده دكاتن خزمو كز مساعده دكاتن بس لبس صحتي خومان لبس صحتي عالم ملت يعني دبايا روجك بيش ججن يعني قد غير سرتاسري دس بكاتن حتى شمو يكشم دو شم باشه سبارت بعد چش خانه كان اما باشه دليفري به والله دليفري سيا يعني دليفري كا نا والله باش نيا بس سدك هذا مجبورين يعني بو باش نيا صرفيات ما نابي صرفيات نابي نخي صرفيات ما نابي إلا خلق حزدك داب إلا خلق حزدك داب إيش كبيدري كاك السفرية دليفرية كابرة درواتا كوايا إيوه بيتان باشنية يعني بيمان باشنية يان دا بخرين يان با كراوي يان كراوي بيتن سو كدليفري بيدري كاك السفرية يان كابرة غريبة بيدري كاك السفرية دريم السفرية لتشندري بخوف ناخۆشتنی ئەو شخصە لە دەرەوەی وڵات ناوچە لە گوندەکانی زۆر زادێ حەز ناکە بچێتە ماڵەکان ئەوانت چی دەر یانی دلیڤەری شتێکی باش نییە بابا هەمیش بەشێکی زەرورە بەڵام ئەو لێک جودابوونەوەی لە مەطعەمەکان شتێکی باشترە بەو ناوکە کۆرۆنا چیان بە تو گەیاندووە یان لە پاش بڵاوبوونەوە چی تەسیرێکی دەکات وەڵا لای من کۆرۆنا ژیانی ڕاگرتیە ڕایگرت تابعاً منیش کەسێکم مەزوعە کارێکی زۆرم ڕاوەستایە
خەڵکێک پابند نابی ئێستاش پابند نابی خەڵکێک دەڵێ دەبێت سزا بدرێن ئەوانەی پابند نابی پێدوانیە خودپارێزی باشتر بێت لە هەموو شتێک زۆر سەرورە بەڕاستی ینی ئێستا من خۆم بە سێنەوە خۆپارەکەم لەگەڵ خەڵکی قەڵەبارەقدانانیشم دوام زیاتر بە پێ دەڕۆم سێم هەم کەمامەکەم پێەوە هەم دیتۆرم پێە و هەم لایتری ئەوانەی کە پابند نابن چیان پێ دەڵێت ئەوانەی کە پابند نامە زەرەر لە من دەدا خودی خۆی تووشی ئەو عادەتە دەبێت بەیانی منیش ئازار دەدا ئەوە نەک هەر غەدر لە خۆی دەکات لە بەرامبەری خۆشی باشە بۆ نابەستن پێم سەیرە دەڵێ نییە تا حدەک نییە بەڵام هەیە ئیمکانێتی خاوەن دوکانە ئێستا من لەگەڵت دێم دەستت دەست دەگرم پێکەوە دەڕۆی جان چەند خاوەن دوکان نەیبەستاوە خاوەن دوکانێک توانەی دەمامکێکی نییە بۆ دەرەزەی نییە یعنی دەماکە کچیە بە من دەیدێت بەس بۆ نایبەستن بەڕای تۆ بۆ نایبەستن تێ ناگەم یعنی ئیهمالیە. فکر بکاتەوە فکر لەوە ئیهمالیە. فکر لە عایلەی خۆی بکاتەوە فکر لەو دەوروبەری خۆی بکاتەوە خۆمە شخصی خۆم نیم بە بەڵام هەندێک جار دەبینین حکوومەت دەڵێ کاکە با کەرنتینن ڕانەگەینین خەڵکێک ناچار بکەین چاردە ڕۆژ بە زۆر لە ماڵەبی خەڵکێک بژێوی ژیانی ڕۆژانەیە بەڵام خەڵکێکیش دەبینم دوکاندارە دەمامک نابەستێت بۆچی پابند نابینێمە هەندە چێ دەبینی پابند نابی یانیش دەبینی ئەو دەمی دەبستی سوتفە دەبینی دوسێ دقە نەفەستنگ دەبی دەکاتەوە ئەوە شتا شەیە ئەوە شەیە بەڵام ئەوەی کە نابەستی پێ دوایە هەڵە بێت ئەدیکو زۆری شەڕەیە باشە تۆ کەس بینیوە پێت گوتبیت کاکەبی بەستە دەمامکەتن پێت گوتووە دەمامک ببەستە زۆرەکە بە زیرانی خۆم بەسنەوە کە کاک محەممەد لەو بەریە پێم گوتێ کاک محەممەد بۆ بەستا پێم بڵێ سەبارەت بەوانەی کە تاوەکو ئێستاش پشە بە کۆڕۆنا دەکەن دەڵێن کۆڕۆنا نییە چیان پێ دەڵێت کاکە ژیان حکوومەت ئەو خەستەخانانەی هەموو کردە ئەوەی مەنامی کۆڕۆنەی ئەو عالەمەی عیلاج دەکا ئەو شتەی دەینیتن ناوی چییە ئۆکسزیینەی دەینیتن عالەمی پێچارە دەکاتن ئەوە هەمووی فشەیە باش ئەو گەنجانەی کە زۆر زار پابند نامن چیان پێ دەڵێ یعنی موچی خۆیەتی کۆڕۆنە بڵاو کاتەوە ناو خەڵک ئەگەر حەز دەکاتنەوەی تێنەیەخی بانێتە دەرێ بانێتە دەرێ لە ماڵەوە دانیشێ زۆر احتیادیە لە ماڵەوە بەڵام ئەگەر هاتە دەرەوە دەرە دەبی پابند بی پابند نەبیتن عالەمی چکە توش دەبی دوانی تاوانەکی زۆر گەورەشە ئەرێوە باشە ئێستا ڕێگای هاتوچۆکان ڕێگای هاتوچۆ لە نێوان پارێزگاکان قەدەغە کراوە دەڵێن دەبێت چایخانەکان دابخرێن چێشخانەکان بە دیلیڤەری بی شۆفێری تەکسی دەمامک ببەستێ کۆمەڵێک ڕێنماییە پێ دوایە ئەمەوا بکە کۆڕۆنە تەشەنەنەکە یان خەڵکێکمان هەیە ئێستاش احتیمان بەو شتانە نادە دەڵێ کۆڕۆنە وا دەڵێ بەخۆی چەند نەک بەس کۆڕۆنا نەخۆشی دیش چەند ئاگداری خۆت بی کەمە کاکە ئۆکسزیین چی کرد ئۆکسزیین خۆ بەس ئۆکسزیین نییە مەوزوع ئەوەیە کەواتە شەنەی کرد بەڵێ مەوزۆ کارمەندی تەندروستیە دکتۆرە ژمارە ئەوان کەمە خەڵک زۆر کارمەند لە ئەوەی نەمردووە لە ڕزگاری باشە یەک لە بڕیارەکان دەڵێ دەبێت چایخانە و کافی ئەو شتێنانە دابخرێ چۆن دەبینی ئەم بڕیارە ئەم دەبیم چکی باشێ شتی باشە ئەمە دەبیم چی باش بێ سەفەری بەقەی ناک بەس دانیشتن مشکلەی بەڕاستی غەڵەتە دانیشتن غەڵەت تێکەڵاو غەڵەتە بەس سەفەرەکە هیچ مشکلە نیە سەفەری بێ باشە بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکێک ئەو هەموو ڕێنمایی دەردەکا حکوومەت خەڵکێک پابند نابێت ئەمە شتێکی باشە کە خەڵک پابند نەوێت دەمامک نەبەستێ ناوەشکی باش نییە دەما بەس باشترە باشترە مشتری تەوە بێتە لای تۆ دەمامک نەبەستە بڕێ کاکەبی بەستە مشتری زۆراتی بۆی دەما بەستە تۆ بۆ خۆ دەیبەستی دەمام بەێ دەمەکەەوە لێرە بە بەردەوام دەیبەستی بەردەوام لەوەتەی کۆڕۆنە بڵاو بۆتەوە لە نێو هەرێمی کوردستان بەشێک لە سێکتەرەکانی ئابووری کوردستان شەلەل بووە بە تەواوەتی ژیانی وەستاوە بۆ نمونە بەشێکی زۆر لەو هۆڵانەی کە هۆڵی وەرزشین مەلوانگان کاری وەرزشی تێدا دەکرێت لەوەتەی کۆڕۆنە بڵاو بۆتەوە بە بڕیاری حکوومەت ئەمانە داخراون چێشتخانەکان چایخانەکان ناوە حکوومەت بڕیار دەدا دابخرێت ئەو تەکسیانەی کە هاتوچۆ لە نێوان پارێزگاکان دەکات یان ئەو پاسانەی کە هاتوچۆ دەکەن بەهۆی ڕێنمایەکان ئەوانیش لە کاریان بە تەواوەتی وەستاوە یەکێک لەو سێکتەرانەی کە زۆر
زەرەری ئابووری بەرکەوتووە کەرتی گەشتیاری بووە کەرتی گەشتیاری هەم ناوەخۆ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەم لە نێوان هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە زیانی بەرکەوتووە ئێستا من دەچمە کۆمپانیایە کە تایبەتە بە کەرتی گەشت و گوزار هەوڵ دەدەم بزانم ینی ژیانیان چۆن بۆ لەگەڵ بڵاوبوونەوەی دۆخەکە چونکە بەڕاستی ڕێنمایەکان بۆ دەردەچێت لە حکوومەت ڕێنمایەکان بۆ ئەوەیە کۆرۆنە تەشەنە نەکات بۆ کۆرۆنە تەشەنە دەکات وەکو هاوڵاتیان و دکتۆران و پسپۆران باسیەوە دەکەن خەڵک پابند نییە دەمامکێکی لەم شێوەیە ببەستێت ینی بەستانی دەمامکێکی لەم شێوەیە ژیانی ئابووری بەردەوام دەبێت ئێمە دەتوانین لەگەڵ کۆرۆنە بژین بەڵام نەبەستانی دەمامکێک وا دەکات حکوومەت ڕێنمایی دەربکات بۆەوەی کۆرۆنا تەشەنە نەکات کە ڕێنماییش دەردەکەوێت زیان بەر کۆمپانیەکان دەکەوێت با بزانین زیانەکانیان چی کاک بەیان پێم بڵێ ئەنی دۆخی کەرتی گەشت و گوزار لە کوردستان بە چ شێوەیەکە دۆختان چۆنە؟ دەتوانم پێ بڵێم دۆخی کەرتی گەشت و گوزار و فڕۆکەوانی لەو پەڕی خراپیدایە لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئێمە ساڵی پار لە هاویندا ڕۆژانە 1350 کورسی گەشتی دەکرد بۆ ئیستانبول بۆ ئەنتالیا بەڵێ بە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی و ڕۆژانە 1350 کورسیمان هەبوو تەنانەت بۆ گەشت و گوزاری ناوخۆیش ڕۆژانە بە سەدان هاوڵاتی لە ناوەڕاست و باشوورەوە سەردانی هەرێمی کوردستانی کەواتە ڕوحێکی ڕوحی ئابووری ئەوە سەتاسەد نەماوە یعنی زیاتر لە 5 مانگە ئەوە نەماوە چەند کۆمپانیا داخراوە کۆمپانیا زۆر داخراون ینی لە سەرتاسەری کوردستان بڵین بە سەدان بە سەدان ینی ئەوەیە بەس مایە پوچی خۆیان ڕانەگەیاندووە دەنا هەمووی کۆمی داخراوە باشە ئێستا هەموو قسە لەسەر ئەوەیە کۆرۆنە بەردەوام دەبێت و درێژخایەنە لەگەڵ ژیانمانی تر تێکەڵ بوو بە کەلتورێک لە ناومان بێگومان گانی چه بکرێ باشە داخستنی کەرتی گەشت و گوزار یەک لە ڕێنمایەکانەوەیە هاتووی پارێزگاکان نامینێت ئێمە پێمان باشە داخستنی کەرتی گەشت و گوزار و فڕۆکەوانی پێمان باش ئەو چارەسەرە نەکرێت بە باڵانسێک دروست بکرێت بۆەوەی ژیان بەردەوامی هەبێت بۆی کەرتی گەشتیاری لە ناوەوەی هەرێمی کوردستان ببوژێتەوە و کۆمپانیەکانیش ڕۆحێکیان بۆ بگەڕێتەوە بتوان لەسەر پێی خۆیان جارێکتر بوەستن زیاتر لە 5 مانگە ئەو زیانانەی بەر کەرتی گەشت و گوزار و فڕۆکەوانی کەوتووە و بەر گەشت و گوزاری ناوەخۆ کەوتووە گەلێک باشە پێ دوایە قەدەغەکردنی هاتچۆ لە نێوان پارێزگاکان یان ئێستا وەکو دەبین گەشتی ئاسمانی گەشتی ئاسمانی نێوان تورکیا و عێراقیش وەستاوە ئەمە چارەسەرە یان بەستانی دەمامکێک ناچارکردنی خۆی بەستانی دەمامکێک دەمان پارێزێت لە توشبوون بەو پەتایە و ئێمە پێمان باشە لە چوارچێوەی ڕێنمایەکان ڕێنمایی توندی وەزارەتی تەندروستی ژیان بەردەوامی هەبێت هاتوچۆ لە نێوان پارێزگاکان هەم هاتوچووی بازرگانی و هەم مرۆیی و هەم گەشتیاری بکرێتەوە لە نێوان ناوەڕاست و باشوور و هەرێمی کوردستان و نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان. زیانەکانی ئابووری بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنە لە جیهان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت خەریکە وڵاتانەی کە زلهێزن ئابووریان بەهێزە ئەوانیش کاریگەری گەورەیان بەردەکەوێت بۆیە ئێستا ڕێنمایەکان زێدەتر بۆ کرانەوە دەچن کرانەوەی فڕۆکەخانەکان کرانەوەی ڕێگاکانی هاتوچۆ لە نێوان وڵاتان بەڵام لە کوردستان تا ڕادەیەک پێچەوانەکەی ڕاسترە هەرچەندە حکوومەت دەوێت کرانەوەیەک بکات ئابوووریەکە بە شێوەیەک لە شێوەکان باشتر بکات و بژێوی ژیانی خەڵک باشتر بکات لەم لاوە هەندێک خەڵک پابەندی ڕێنمایەکان نابن کۆرۆنە بە گەورە نابینن دەمامک نابەستن خەڵکێک بە ئاشکرا دەڵێ من نامەوێت کۆرۆنام توش نەبێت با کۆرۆنە بێتە گیانی من با خەڵکێکی کە لە منیش کۆرۆنە وەربگرێت ئەوەی کە دەترسێت با دەمامک ببەستن ئەمە وای کردووە کە حکوومەت ناچار بێت ڕێنمایەکان تون بکاتەوە لەگەڵ ئەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان پابندن ئێستا خەریکە پابندبوون دەبینرێ فەرمو ئەم گەنجانە هەر یەکە و دەمامکێکی بەستاوە بەڵام تاکە چارەسەر ئەوە نییە کە ڕێنمایی تون دەربکرێ و کەرنتینە ڕابگەیندرێت چارەسەر ئەوەیە کە خودپارێزی و خۆپارێزی دەست پێ بکەین هەر یەکێک لە تاکەکانی کۆمەڵگە پابند بێت بە ڕێنمایە تەندروستیەکان و دەمامک ببەستێ و ژیانی خەڵک نەخاتە مەترسیەوە بە پێچەوانەوە کەس نابێ گلەیی لەوە بکات کە
دۆخەکە لە کۆنتترۆل دەرەچێ و ڕێژەی توشبوانیش ڕۆژ بە ڕۆژ لە کوردستان زیاتر دەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت